شهيد آرمان برای ما بوو، برادر نەبوو، هاوڕێی قەدیمە بوو. یعنی هەموو کاتێک پێکەوە بووین. هەر وەختێک یعنی خۆشی و نەخۆشی و هەر پێکەوە بووین و ئارمانیش شەهید ئارمان یعنی کوڕێکی باش بوو، یعنی لەناو خەڵک، ناو برادەران، لەناو دوجار کەی بوو شەهید ئارمانە بینی؟ وەڵڵاهی پێش دوو ڕۆژ بیستە داوام هەنگی بوو. دوای شت کە بیرە ناچێتەوە لەگەڵیا چی بووە؟ وەڵڵاهی یعنی هەر پێکەوە بووین، لە دەرێ بووین، هەر لەسەر جادە و لەو کاتی لە ئەرکدا ئاهاتەوە، لە ئەرکدا بوو کە ئاهاتەوە زۆربەی کاتەکانی لەگەڵ ئێوە وەکو هاوڕێ. هەر پێکەوە دایمی پێکەوەینە، یعنی معادل پێکەوەین، هەر یعنی 24 ساعت پێکەوەینە. کە هەواڵی بیستنی برینداربوونی بیست چۆن بوو؟ وەڵڵاهی ڕاستی زۆر نەخۆش بوو، هەر باوەڕم نەدەکرد، هەر هیچ باوەڕم نەدەکرد. یعنی کوڕێکی وا بوو، یعنی چ بوونەوەیەتە گوتن ڕاستی برای ئێمە بوو شەهید ئارمان. مەرجی ئارمان چی بۆ ئێوە جێهێشت؟ وەڵڵاهی ما چ بێژم، هەر نەخۆشی و یعنی کارەسەت بوو ڕاستی.